لەوانەوانن کە دەرزی تێکەڵە زۆر بەکارێنن، ئەوانن کە جگەرە کێشن، ئەوانن کە مەشروب زۆر ئەخۆنەوە. جونگەی حەوز هۆکارەکەی کە پێویست بە گۆڕینەکە، هۆکاری سەرەکی لێرە جیاوازە لەگەڵ جونگەی ئەژنۆ. لێرە هۆکارە سەرەکیەکە چییە؟ بە تایبەتی بە زەوری دەرەکیەوە تا ئەوانە کە تووشی شکانە بن، ئەمە زیاتر ناو بەتەمەنەکانە کە تووشی شکانی تۆپەی حەوزە بن، لەم کاتیا بە ناچاریە بێ جونگەکەی بەگۆڕی. هۆکاری تریشمان هەیە، لەوانە یەکێک لە هۆکارانەکەەوە خوێن بۆ تۆپی حەوزیان ناڕۆ. ئەمەش خۆی هۆکاری تری هەیە، لەوانەوانن کە دەرزی تێکەڵە زۆر بەکارێنن، ئەوانن کە جگەرە کێشن، ئەوانن کە مەشروب زۆر ئەخۆنەوە، و لەم دوایانش کە بەڕاستیەوانی کە تووشی کۆڤید دەبوون. ئەمانە هۆکارە سەرێکەکان ئەتوانم بڵێم. هەتەنە بەداخەوە بەشێکی زۆری ئەمە کە خوێن بۆ تۆپی حەوزی ناڕۆ هۆکارەکە هەر نادیارە. ڕۆماتیزمە یەکێکە لە هۆکارەکان، بەڵام هۆکاری سەرەکی نییە. سەوفان بە پێچەوانەی جونگەی ئەژنەوە هۆکاری سەرەکی نییە بۆ گۆڕنی جونگەی حەوز. هۆکاری تریشمان هەیە لەوانە مەسەد واکا کە جونگەی حەوز بگۆڕی دەرچوونی زگماکیە، هەندێک نەخۆشی تر هەیە بە بووکو نەخۆشی پێرتیسا یاخود نەخۆشی دەگمەنی تر هەیە. ئەمانە بە شێوەیەکی گشتیتوانین بڵین ئەو هۆکاران کەوا لە کۆتایە نەخۆشەکە بە ناچاری ئەوێ پەنابەرێ گۆڕنی جونگەی حەوز. بەنسبەت کاتێک کە تۆ نەشتەرگەری گۆڕنی جونگەی حەوز ئەنجام دەیت و جاری دووەم پێویستی پێێتی، بەڵێ پێویستی پێێتی بە تایبەتی ڕێژەی سەرکەوتنی گۆڕنی جونگەی حەوز زیاترە وەکو لە ئەژنۆ. ئەمە نەخۆشەکەش زیاتر مرتاحترە بە عملیاتی جونگەی حەوز و زیاترش بەرگاگرێ. بەڵام لەوانەیە دوای 20 ساڵ یاخود زیاتر پێویستی بە جارێکتر پێویستی بە گۆڕنی جونگەی حەوز بێتەوە. بە شێوەیەکی گشتی پێتەڵێم بۆ دووەم جارش ڕێژەی سەرکەوتنەکەی زۆر بەرزە، بەڵام بە بەراورد بە بێکەم جار کەمترە. وەکو پێم وتی ئەمانش لەوانەیە تووشی کێشەمام کاتەوە بۆچی ڕێژەی سەرکەوتنەکان تۆزێک کەمترە لە وەکو سەرەتا. لەوانەیە لە کاتی عملیاتەکە ئۆسکێ بەدەستەوە بشکێ، یاخود لەوانەیە تووشی هەوکردن بێتەوە، یا جاروایە دەماری لێ بەو دەمارە چانسی برینداربوونی لە حاڵەتی دووەمە لە عملیاتی دووەمە زیاترە وەکو لە سەرەتا. بەڵام بە شێوەیەکی گشتی پێت بڵم دووبارە کە نەشتەرگەریەکانشان بۆ ئەنجام دێنەوە ڕێژەی سەرکەوتنەکەی هەر زۆر بەرزە. بەڵام جارێکی تریش کە کاریگەری سەرەکیەکە چییە بۆ ئەوەی کەوان نەتیجەیەکی باشتر بێت لە گۆڕنی جونگە؟ ئەو کەسەیە کە نەشتەرگەریەکەت بۆ ئەنجامەدا تا ئەو نەشتەرکاری ئەو جەراحی کە نەشتەرگەریەکەت بۆ ئەنجامەدا. سمارت وەرچەرخانە.